ئێرە زەوی قوتابخانە یەکێک لە پرۆژەکانی نیشتەجێبوونە بە ناوی لانەستی لە شاری کەلار ناوەندی ئیدارەی گەرمیان. زیاتر لە 4 ساڵە یەکەکانی ئەم پرۆژەیە تەواو بوون و ڕادستی هاوڵاتیان کراون، بەڵام ئەوەی جێی سەرنجە تاوەکو ئێستا خزمەتگوزاریەکانی وەک قوتابخانە و باخچەی ساوایان و بنکەی تەندروستی لە پرۆژەکەدا دروست نەکراون. بەڵێ خۆی لە ڕاستیە ئەم دانیشتوانی ئەم گوندە بە پێی گرێبەستێک هاتوون لێرە خانوویان وەرگرتووە لەگەڵ کۆمپانیاکەیە، بۆیە چەند خاڵێکی تایە تا ئێستا کۆمپانیاکە جێبەجێی نەکردووە و تا ئێستش لایەنی پەیوەندیدار لە نێوانی خەڵک و لە نێوانی کۆمپانیای هیچ اجرایەتێکی یاسایی نەکردووە. تا ئێستا بە نیوەچڵی ماوەتەوە لەوانە بۆ نمونە قوتابخانە، دایەنگا، چارەسەرکردنی ئاوەڕۆ، سەوزایی، ڕۆشنکەرەوەی ناو گوندەکە تا ئێستا هیچیان بۆ نەکردووە و ماوەتەوە. بۆیە تا ئێستا سکاڵا و سکاڵاکاری لە نێوانی کۆمپانیاکە و لایەنی دووەمدا کە دانیشتوانە هەیە و تا ئێستا دادگا یەکلایی نەکردوێتەوە و زۆر لە زەرەری دانیشتوان شکاوەتەوە. ئێمە لە گرێبەستە ئەوەی لەسەرمان بووە 60% ئەو بڕەپارەیە کە بیدەین تاوەکو کۆی خزمەتگوزاریەکان دروست دەکرێت. هەموو هاوڵات دانیشتوویەکی ئەم گوندە هەموو بەشدار بوویەک ئەو بڕەپارەیە داوە و بەشێکی تری پارەی کاملی داوە، بەشێکی تریشی قسیشی داوە لە پاڵەوەیە، بەڵام هێشتا خزمەتگوزاریەکان دروست نەکرانەوە. 4 ساڵەوە پرۆژەی خەریکە بەرەوێران ناچێت، هێشتا خزمەتگوزاریەکان دروست نەکرانەوە. بۆیە لای ئێمە قەناعەتمان وایە و بەرهێنانی گەرمیان مقصری یەکەمە ڕاستە کۆمپانیا، بەڵام جهێتی معنیە ئەو لە نێوان ئێمە و کۆمپانیا هەیە کات ئێمە گرێبەستمان کرد ئەوانە توان گرفتەکانی ئێمە چارەسەرکەن و ڕاستیشە ئێمە خەریکە بێومێ دەبین، چونکە ئێمە هەر کاتێ چەندین جار خۆپیشاندانمان کردووە، وعدمان وەرگردەوە، دواتر لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە دێنە لامان و وعدمان دەنێ ئەڵێن باشە ئەم هەڵبژاردنە دێنە دەم ئەو هەڵبژاردنەکەی ترۆ تا ئێستاشمان بۆ ناکرێت. کۆمپانیا جێبەجێکاری پرۆژەکە لەلایەن لیژنەیەک لە ئیدارەی گەرمیان ڕەزامەندی دروستکردن و جێبەجێکردنی تەواوی خزمەتگوزاریەکانی پرۆژەکەی وەرگرتووە. ئەرکی لیژنەکەش هەڵسەنگاندن و ئاگاداربوون بووە لە کارەکانی کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی و بەرهێنانی گەرمیانیش لەبارەی دروست نەکردن و پێشکەشنەکردنی خزمەتگوزاریەکانی پرۆژەکەەوە دەڵێت دۆسیەکە لە دادگایە و چاوەڕێی یەکلاکردنەوەی دەکەین. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتیوە بەرهێنانی گەرمیان دوای ئەوەی کە کۆمپانیا پرۆژە خزمەتگوزاریەکانی جێبەجێ نەکرد، وەکو لایەنێکی ئەوە نەکە هەم لەبەرەی هاوڵاتی یاخود لەبەرەی کۆمپانیا بین، بەڵام بە شێوەیەکەوەی کە مامەڵە بە پێی یاسا مامەڵەمان لەگەڵ بابەتەکە کرد، بۆیە دۆسیەکەی مابردە دادگا. ئێستا دۆسیەکەی لە دادگا، ئێمە چاوەڕێین دادگا ئەم بابەتە یەکلایی بکاتەوە. ئەو کاتە هیوادارین بڕیارێک بدرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان و خود کۆمپانیا بێ بە پێی یاساکان بێت، ئەوەی کە هەم هاوڵاتی زەرمەند نەبێت و هەم کۆمپانیاش. پرۆژەی لانەسیتی پێک دێت لە 330 کە نیشتەجێبوون بەڕووبەری 200 مەتر دووجا بۆ هەر خانوویەک. بە پێی گرێبەستی نێوان کۆمپانیای جێبەجێکار و هاوڵاتیان دەبوو سەرجەم خزمەتگوزاریەکان دابین بکرایە، بەڵام دوای 4 ساڵ لە نیشتەجێبوونیان هێشتا دانیشتوانی پرۆژەی لانەسیتی وەک گوندێکی دوورەدەست خزمەتگوزاری پێویستیان بۆ دابین نەکراوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.